لا کێشە و گرفتەکان ڕابکە لە پەڕا 205 وا گومان دەبەم ئەگەر بچێت بۆ نەخۆشخانە و پشکنینی سەرەتایی بۆ جەستەی ئەنجام بدات دەیان نەخۆشی لێ دەردەکەوێت ئاسانترینیشیان بریتی دەبێت لە نەخۆشیەکانی شەکرە و فشاری خوێن ئەو هەژارە زۆر ئازاری دەرونی خۆی دەدات لەبەرەوەی بەردەوام داوای نمونەیی و ناوازەبوون لە خەڵکی دەکات خۆی لەسەر هاوسەرەکەی تووڕە دەکات لەبەرەوەی یەکێک لە قاپە تازەکان بەدەستیەوە شکا ئەوە لە بیری چووە هۆڵەکە گسک بدات خۆ کاتی وتوکردندا کراسە تازەکەی سوتاندم بە هەمان شێوە لەگەڵ منداڵەکانیشیدا چۆن دەبێت خالی تا ئێستا خشتەی لێکدانی لەبەر نەکرد بێت سەعات نەیتوانیوە لە خوێندنەکەیدا بگاتە پلەی نایب سارە و هیندیش ئەوە هەر مەپرسە ئەمە حاڵ و گوزەرانیەتی لە ماڵەوە لە دەرەوەش حاڵ و گوزەرانی زۆر خراپترە و گومانی خراپ بە هاوڵەکانی دەبات عەبدوڵڵا کاتێک باسی ڕەزیلی و چروکی کرد مەبەستی من بوو ئەحمەدی هاوڕێم کاتێک باسی ئۆتۆمبیلی کۆن و ڕزیوی کرد مەبەستی لە ئۆتۆمبیلەکەی من بوو بەڵێ مەبەستی لە ئۆتۆمبیلەکەی من بوو لەبەرەوەی کاتێک کە قسەی دەکرد سەیری منی دەکرد بەڵێ خەیاڵ و بیرکردنەوەی ئەم هەژارە بەم شێوەیە بوو پندێک هەیە دەڵێت ئەگەر ژیان و بارودۆخ ملکەچت نەبوون تۆ ملکەچی بارودۆخ و ژیان بە ناسیاوێکی گوننشینم هەبوو زۆر جار ئەو قسانەی دەکرد کە لە باپیریەوە فێری ببوو یەکێک لەو قسانەژەوە بوو کە دەوت یا شێخ دەستێک کە نەت دەتوانی بیچەمێنیتەوە تەوقە و چاک و چۆنی لەگەڵ بکە کاتێک بیرم لەم قسەیە دەکردەوە بۆم دەرکەوت ڕاست دەکات ئەگەر بێت و ئێمە دڵ و دەروونمان لەسەر لێبوردەیی یان چاوداخستن لەسەر هەندێک کار ڕانەهێنین و لە هەموو ڕوودا و گفتار و کردارێکدا گومان و شیکردنەوە وردبوونەوە بەکار بهێنین ئەوە خۆمان زۆر هیلاک و ماندوو دەکەین و دەفەوتێنین گەنجێک کە لە بەهاری تەمەنیدا دەبێت دێت بۆ لای مامۆستایەکی ئاینی و داوای لێ دەکات یارمەتی بدات بۆ ئەوەی هاوڕێ و هاوسەری ژیانی هەڵبژێرێت مامۆستاکەش دەڵێت پێت خۆشە هاوسەری ژیانت چۆن چۆنی بێت گەنجەکەش دەڵێت دەمێت زۆر شۆخ و شەنگ بێت قسە و گفتار شیرن بێت سەر و قژی وەک ئاوریشم وا بێت بۆن خۆش بێت و باڵا بەرز بێت خواردنی دەستی زۆر بەتان بێت کاتێک سەیری بکەم دەمێت دڵخۆش و شادومانم کات کاتێک لێی دوور بم پارێزگاری لە ماڵ و پیرۆزیەکانم بکات هەرگیز سەرپێچیم نەکات و هیچ کات لە خراپە و شەڕی نەترسم خاوەن دینداری و زانست و زانیاریش بێت ئەم گەنجە دەیویست خاڵی بەهێزی چەندان ئافرەت لە یەک ئافرەتدا کۆبکاتەوە مامۆستاکەش دەڵێت کوڕم ئەوەی تۆ داوای دەکەیت لە یەک شوێن شک دەبم گەنجەکە دەڵێت لەکوێ مامۆستاکە دەڵێت لە بەهەشدا بەڵام لە دنیادا دەبێت لێبوردنت هەبێت و هەموو چاچی و جوانیەکان لە یەک کەسدا بە ئاسانی کۆنابنەوە بەڵێ دەبێت دەروونمان لەسەر لێبوردەی ڕابهێنین و بەرامبەر هەندێک لە کێشە و گرفتەکان چاوپۆشی بکەین ئازاری دەرونی خۆت مەدە و بە وردبین بە دوای کێشە و گرفتەکاندا مەگەڕێ زۆر مەچۆرە وردەکاریە و ناکۆچیەکان مەوروژێنە ڕۆژێک بەسەر هاوڕێیەکتدا هاوار دەکەیت و دەڵێت ئەو قسانەی دەیکەیت مەبەستت منە بەسەر کوڕەکەتدا هاوار دەکەیت و دەڵێت دەتەوێت بە تەمبەڵیەکەت ناڕەحەت و غەمبارم بکەیت بەسەر هاوسەرەکەتدا دەڵێیت بە ئەنقەز ماڵ و منداڵەکەت پشتگوێ دەخەیت بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام و هەمیشە لێبوردە بووە و هەوڵی داوە چێژ و خۆشی لە ژیانی ببینێت و بە ڕق و کینە ئازاری خۆی نەدات جاری وا هەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە برسیەتی چۆتەوە بۆ ماڵەوە و پرسیاری کردووە و فەرموویەتی هیچ خواردنێکتان لەلا هەیە ئەوانیش وەرامیان داوەتەوە و وتویانە نەخێر پێغەمبەر صلی الله عليه وسلمیش فەرموویەتی دەیکەواتە ئەمڕۆ بە ڕۆژوو دەبم کاتێک گوتیانە هیچمان نییە هیچ کێشە و گرفتێکی دروست نەکردووە و نەیوتوە بۆ خواردنێکتان دروست نەکردووە ئەی بۆ ئاگادارتان نەکردم بۆ ئەوەی خواردن بکڕم بەڵێ کەواتە بە ڕۆژوو دەبم لەگەڵ خەڵکیدا بە جوانترین شێوە دڵفراوانی و لێبوردەیی هەڵسوکەوتی دەکرد هاوڵێکی بەڕێز بە ناوی کەلثومی کوڕی حەسین دەفەرموێت شەوێک لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا لە جەنگی تەبوکدا دەڕۆیشتم و بەهۆی دوور و درێژی ڕێگەشەوە باوێشکم دەدا و خەریک بوو خەوم لێ دەکەوت
ئەو وشترەی کە لەسەری بووم لە وشترەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیک دەبەوە منیش لە ترسیەوەی نەوەکو ئازاری قاچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بدات زوو دوورم دەخستەوە هەتا خەوم لێ دەکەوت و وشترەکەم لە وشترەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیک بۆ و قاچی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازاردا ئەو هاوڵە بەڕێزە بە پۆشۆکاویە و بەخەبەر دێت و دەڵێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێخۆشبوونم بۆ بکە پێغەمبەریش صلی الله عليه وسلم وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت فەرمووی بڕۆ نەیفەرموو خۆڕێگە فراوانە بۆشان بەشانی من دەڕۆیت یان نەیفەرموو لەم ڕێگە گەورە و فراوانەدا جێگەت نابێتەوە نەخێر هیچ شتێک لەم قسانەی نەوت دەرونی خۆشی ئەو هاوڵە بەڕێزەشی ئازار نەدا ڕۆژێکی تریان پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم لەناو هاوڵانیدا دەبێت و ئافرەتێ قوماشێکی بەدیاری بۆ دەهێنێت و دەڵێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم دیاریم بەدەستی خۆم چنیوە و بۆم هێناوی بۆ ئەوەی لەبەری بکەی پێغەمبەریش صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی زۆر پێویستی پێی بوو ڕۆیشتۆ بۆ ماڵەوە و لەبەری کرد و پاشان گەڕایەوە بۆ ناو هاوڵانی کاتێکاتەوە پیاوێک پێی وت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو جلو بەرگەی بەرتم دەدەیتێ پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پەلەو یەکسەر گەڕایەوە بۆ ماڵەوە و جلو بەرگەکەی دانا و قەدی کرد و جلو بەرگە کۆنەکەی خۆی لەبەر کردەوە و ناردی بۆ پیاوەکە خەڵکەکە کاتێک ئەمەیان بینی وتیان بەڕاستی کارێکی باشت نەکرد بۆ داوات لێ کرد خۆ تۆ دەزانی هەر کەس داوای هەر شتێکی لێ بکات دەیداتێ و دەستنانێت بەڕوویەوە پیاوەکەش لە وەرام داوتی سوێن بە پەروەردگار بۆ ئەوە داوام لێ کرد بۆ ئەوی کاتێک کە مردم بیکەن بە کفن بۆم بەڵێ کاتێک ئەو پیاوە کۆچی دوایی کرد کە سوکارەکەی بە جلوبەرگی پێغەمبەر صلی الله عليه وسلم کفنیان کرد شەوەیەک پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشنوێژی ئیشای بۆ هاوڵانی ئەنجام دەدا حەسەن و حوسەینی کچە زای پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتنە ژوورەوە بۆ ناو مزگەوت و بەرەولای باپیرەیان هەنگاویان نا پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم لە نوێژدا بوو کاتێک دەچوە سوژدە هەردوو منداڵەکە دەچوونە سەرپشتی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکیش پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیویست سەری لە سوژدە بەرزکاتەوە زۆر بە نەرمونیانی هەردووکیانی لەسەر پشتی دادەگرت و لە تەنیشت خۆیەوە دایدەنان کاتێکیش دەچوە سوژدە دووبارە دەچوونەوە سەرپشتی هەتا نوێژەکە تەواو دەبوو بەم شێوەیان دەکرد پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم سڵاوی دایەوە و هەردووچیانی لەسەر ڕانی خۆی دانا ئەبوو هوڕەیرا پەروەردگار لێ ڕازی بێ فەرمووی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیان بەمەوە بۆ لای دایکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم پەلەی نەکرد پاشەمێک ئەوسا پێیانی فەرموو بڕۆنەوە بۆ لای دایکتان ئەوانیش هەستان و گەڕانەوە بۆ ماڵەوە ڕۆژێکی تریان بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشنوێژی بۆ مسلمانان دەکرد کاتێک دەچێتە سوژدە حەسەن یا حوسەین دەچێتە سەرپشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم دڵی نایەت دایبەزێنێت هەر بۆیە سوژدەکەی زۆر درێژ دەکاتەوە کاتێک نوێژەکە تەواو دەبێت هاوڵان دەپرسن و دەڵێن ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە چی بوو هەرگیز سوژدەکانت بەم شێوەیە نەبووە ئایا نیگا و سروشی پەروەردگارت بۆ دابەزی پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر هیچ نەبوو بەڵام کوڕەکەم لەسەر پشتم بوو حەزم نەکرد پەلەی لێ بکەم و دایبەزێنم ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بە برسێتی دەچێت بۆ ماڵی ئومهانی کچی ئەبوو تاڵیب و دەفەرموێت خواردنێکت لەلایە بۆ ئەوەی بیخۆم ئەویش دەڵێت تەنها هەندێک پارچەنانی ڕق و وشک نەبێت هیچم لەلا نییە و شەرمیش دەکەم بۆتی بهێنم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت بچۆ بیهێنە کاتێک دەیهێنێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئاودا تێکەڵی دەکات و پاشان لە ئومهانی ئامۆزای دەپرسێت ئایا هیچ پێخۆرێکتان نییە ئەویش دەڵێت تەنها کەمێک سرکەمان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت بیهێنە سرکەکە دەهێنێت و دەیکات بەسەر نان و ئاوەکەدا و دەست دەکات بە خواردنی
پاشان سوپاسی پەروەردگار دەکات و دەڵێت سرکە باشترین پێخۆر و خواردنە. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بە سادەی و ساکاری ژیانی بەسەر دەبرد. جارێکی تریان پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانیدا بۆ ئەنجامدانی فەریزەی حەج دەکەوتە ڕێ. کاتێک لە ڕێگە لا دەدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچێت دەست نوێژ دەگرێت و پاشان دەست دەکات بە نوێژکردن. جابری کوڕی عەبدوڵڵا پەروەردگار لێ ڕازی بێت دێت و لە لای چەپی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست دەکات بە نوێژکردن. پێغەمبەریش صلی الله عليه وسلم زۆر بە ئارامی و لەسەر خۆیی بەرەو دەستە ڕاستی خۆی دەیهێنێت و لە تەنیشتیەوە دەیوەستێنێت و لەسەر نوێژەکەیان بەردەوام دەبن. پاشان جەباری کوڕی سەخەر دێت و لە لای چەپی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست دەکات بە نوێژکردن. ئەم جارەیان پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە ئارامی هەردووچیان دەگرێت و بەهێمنی پاڵ بە هەردووچیانەوە دەنێت و دیان بات بەرەو دواوە بۆ ئەوەی لە پشتیەوە بوەستن و درێژە بە نوێژەکەیان بدەن. ڕۆژێکی تر ئافرەتێک کۆرپەیەکی تازە لەدایک بوو دەهێنێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلمی و بۆ ئەوەی دوعای بۆ بکات. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم منداڵەکە دەکاتە باوەشی یەکسەر میز دەکات و جلو بەرگەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەڕ دەکات. پێغەمبەریش صلی الله عليه وسلم داوای ئاو دەکات و دەیکات بەسەر شوێنی میزەکەدا. جگە لەمە هیچ کارێکی تر یان هیچ قسەیەکی تری نەکرد. تووڕە نەبوو، ناوچەوانی نەدا بەیەکدا و خۆی گرژ و مۆن نەکرد و کارەکە کۆتایی هات. ئیتر بۆچی دڵ و دەروونمان ئازار بدەین و جێچێک بکەین بەگایەک لەبەرەوەی مەرج نییە هەموو ئەو ڕووداوانەی لە دەوروبەرت ڕوودەدەن لە سەداسەد بە دڵی تۆ بێت و پێیان خۆشحاڵ و ئاسوودە بیت. بەڵێ ئەگەر کەم و کوڕیەکت بینی دای پۆشە و گەورەی مەکە لەبەرەوەی تەنها پەروەردگار بێ هەڵە و کەم و کوڕیا. هەندێک لە خەڵکی، هەندێک باوک و دایک، هەندێک لە مامۆستایان بەهۆی تووڕەیانەوە ئازاری دەرونی خۆیان دەدەن و کێشە بچووکەکان زۆر گەورە دەکەن. هەڵە شاراوەکان هەروەها کەم و کوڕیە نادیارەکان دەرمەخە و لێبوردە بە و بادڵ و دەروونت فراوان بێت و پۆزشی بەرامبەر وەربگرا. بەتایبەت پۆزشی ئەو کەسانەی کە هیچ بەرژەوەندیەکیان لەگەڵتدا نییە و تەنها لەبەر خۆشەویستی پۆزشت بۆ دەهێننەوە و داوای لێبوردنت لێ دەکەن. ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر دوانگە ئامۆژگاری ئیماندارانی دەکرد لە پڕ بەدەنگێکی زۆر بەرز کە ئافرەتان لە ماڵەکانی خۆیان گوێیان لێبوو. هاواری کرد و فەرمووی: ئەی ئەو کەسانەی بە زمان و سەرزارەکی باوەڕتان هێناوە بەڵام باوەڕ نەچوەتە دڵتانەوە، غەیبەتی مسلمانان مەکەن و بە دوای عەیب و عار و کەم و کوڕیەکانیاندا مەگەڕێن، لەبەرەوەی هەر کەسێک شوێن عەیب و عاری براکەیدا بگەڕێت ئەوە پەروەردگار بە دوای عەیب و عار و کەم و کوڕیەکانیدا دەگەڕێت. هەر کەسیش پەروەردگار بە دوای عەیب و عار و کەم و کوڕیەکانیدا بگەڕێت ئەوە سوو کوڕی سوای دەکات ئەگەر لە ناو ماڵەکەی خۆشیدا بێت. بەڵێ مەبا ڕاوسی بۆ هەڵە و کەم و کوڕی خەڵکی و بە دوای عەیب و عاریاندا مەگەڕێ و لێبوردە بە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە سوور بوو لەسەرەوەی کێشە و گیر و گرفتەکان گەورە نەکرێن و نەوروژێنرێن. ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو هاوڵە ئازیزەکانیدا و لە کۆڕ و دانیشتن و کەشێکی ئارامدا دانیشتووە و بە هاوڵانی دەفەرمێت کەس لەبارەی هاوڵەکان مۆقسێکم بۆ نەهێنێت، چونکە دەمەوێت بە سنگێکی پاکەوە بێمە ناوتان. دەروونت ئازار مەدە، ئەو تەپ و تۆزەی لەسەر دڵ و دەروون تا مەیوروژێنە، لەبەرەوەی ئارام و جێگیرە. ئەگەر وروژە لوتت بگرە بە ئازارت نەدات و چێژ و خۆشیش لە ژیانت ببینە و بەختەوەر بژی. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.